شەشەمین پێشنگای سلێمانی بۆ کتێب دەستی پێکرد. پێشنگاکە ماوەی 11 ڕۆژ بەردەوام دەبێت و زیاتر لە 9 ملیۆن کتێبی لەخۆ گرتووە و 2000 دەستگا و ناوەندی فرۆشتنی کتێب تیایدا بەشدارن. لە 12 وڵاتی جیاوازەوە ئێمە بەشدار بوومان هەیە 200 ناوەند و دەستگای جیاواز بەشداریان کردووە وەکوتم لە 12 وڵاتەوە. هەموو بابەتە جیاوازەکانی نووسین لە ناو پێشانگایە بەردەستە. 40,000 ناونیشانی جیاواز لە ناو پێشانگایە بەردەستە و لەم ڕێژێ 2000یان یەکەمین جارە چێتە بەردەستی خوێنەر و سەردانیکار و یەکەم جارە لە ناو پێشانگای نەودەوڵەتی سلێمانی نمایشەکرێت. خاوەنی ناوەندێکی فرۆشتنی کتێب دەڵێت هەر کڕیارێک بێتە ناوەندەکەمانەوە ناهێڵین بەدەستی خاڵی بڕواتە دەرەوە بۆ مەرجەی کتێبەکان بخوێنێتەوە. لە ساسی داشکان کراوە بۆ هەموو بەرهەمەکان بەعام هەموو ناوەند پیشانگاکە لە ساسی عورفی پیشانگایە بەڵامی تر ئێمە هەر یاسایەکمان هەیە وەکو خۆمان مشتریکە هاو نایەڵین ئینشاءڵڵا بەدەستی بەتاڵ بچێتە دەرەوە هەر لەبەر ئەوەی کە هەستی بەشەر دەڵێن کاکە ئەی خوێنی تۆ بڵێن بابی خوێنێتەوە ئێمە ئامادەین لە تا سەر و ساڵ 40-50 بۆی دابشکێنین بەس بە مەرجی خوێندنەوەی نەی باداینێ لە ڕەفەیەکە بڵێ ئەی خوێنمەوە. لەگەڵ بەڕێوەچوونی یەکەم ڕۆژی پێشنگاکە ترسێ قەیرانی موچە کار لەسەر فرۆشتنی کتێبەکان و گەرمگوڕی پێشنگاکە بکات. ڕاستەکەی ئێمە هەموو ساڵێک کە بەشداری پێشنگاکەین بە ئومێدیوین کە جیاوازتر بێ بەڵام خۆتەزانی دۆخێکی سەختی دارایی ڕوبەڕووی هاوڵاتیان بۆتەوە کە ئەمە کاریگەری لەسەر هەموو سێکتەرەکانی ژیان هەیە و بە دڵنیاییشەوە کاریگەری لەسەر پێشنگاشە بێت کە ئێمە ئومێدەوارین کاریگەریەکە زۆر کەم بێت سەبارەت بە بارودۆخی سیاسی و ئەو نائارەمیەش کە لە ناوچەکە هەیە دیسان ئەمەش ئەبێت بە جۆرێک لە کاریگەری لەسەر پێشنگای کتێب بەڵام هەمیشە بوونی پێشنگای کتێب هەنگاوێک لە بەکەلتورکردنی خوێنەوە نزیکمانەکاتەوە لەم سەردەمی جەنجاڵی و لەم سەردەمی کە هەموو خەڵک بەرەو شاشەکان ڕاکە ئەمان گێڕێتەوە بۆ لای کتێب کە کتێب سەرچاوە ڕەسەنەکەی معریفەیە. ئەمساڵ 2000 ناونیشانی نوێ لە کۆی 4000 ناونیشان لە پێشنگاکە بەردەستن. زۆرترین ناونیشانیش هی کتێبە ئاینیەکان و پێدەچێت کتێبە ئاینیەکان ئەمساڵیش ڕیزبەندی یەکەمی پڕفرۆشترینەکانی پێشنگاکە بن. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.